لایکی و ویدیۆی بکە کۆمنتیش بنووسە وەرە سوشال میدیاش فۆلۆ بکە تاوەکو ناوت بسێتە ناو لیستی بردنەوەی $10 ئەوڕۆ براوەیەکی دیکە ئاشکرا دەکەم زۆر خۆشحاڵم بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی سفر یەک ژیری با یەکسەدەست بە هەواڵەکان بکەین یاری ڤالۆرانتێکێکە لە یاریە بەناوبانکانی پیسی ئێستا لە هەموو دنیا بەڵام یاریەکە بەو شێوازە گۆڕانکاری گەوری بەسەر نەهاتیە بەتایبەتیش لە ڕووی نەخشەوە ستودیۆی یاری ڤالۆران ڕاگەیاندکەوە نەخشەیەکی نوێ لە بۆ یاریەکەی زیاد دەکەن بە ناوی ئایس بۆکس لە ئەپدەیتی ئاکت 3 ماپێکی نوێ یاخود نەخشەیەکی نوێ ئاشا دەکەن بە ناوی ئایس بۆکس کەەوە هەندێک شوێنی نوێ لە خۆ دەگریت لە بۆ ئەوەی تەقەکردنی یاریەکەی تۆزەک بە تام و چێشتر بکە بەڵام ئەگەر بێت و سەیری شوێنەکە بکەین دەبین کات بە تەواتی بە بەفردا پۆشراوە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە لەو نەخشە نوێ ئەوەیە کەوا تۆزەک لەوانەیە ڕوبە ڕووبوونەوەکان نزیکتر بی لە چاو نەخشەکەی ڕابردوو هەرچەندە تاوەکە ڤالۆرانت بە نەخشەکەی خۆی بەناوبانگە بەڵام نەخشەکەی زۆر شتێکی سادەیە شتێکی زۆر گەورەی تاوەکە سەر ناو دروست نەکرایە وارووا کارکتەرێکی دیکەش ناو یاری ڤالۆرانت زیاد دەکرێت بەناوی ئەیجنت سکای کە گەورەترین تایبەتمەندی یاخود توانای ئەو ئەیجنتە هیلەرە دەتوانێت خۆی چاکاتەوە دەتوانێت هاوڕێکانی چاکاتەوە وەروەها ئەڵتیمیت ئەبیلیتیەکەی توانایە گەورەکەی ئەوەیەکەوە جۆرە حیوانێک یاخود جۆرە توانایەک دەنێری دەتوانی دوژمنەکانی خۆی شوێنیان بدۆزیتەوە و ئاسانیش بیان کوژی کە 100% ئەکەیدم لەوەی کەوا گەیمەران ڕاستە و خۆ لەناو تیمەک ئەو کارکتەر هەڵ بژێنە لەبەرەوەی ژمارە و کارکترانی کە توانای چاکردنەوەی خۆیان و هاوتیمەکانیان هەیە ناو یاری ڤالۆرانت زۆر کەمن دەمێ ڕێنگە بزانم ئایا یاری ڤالۆرانت کردی یاخودنەوە یاریەکە تاتەن سەرنجڕاکێشە بەلاتەوە لە کۆمنت دەمێ ڕێیەوە بزانم یاری ستار سیتیزن تاوەکو ئێستا گرانترین یاریە لەوانەیە لە مێژوو تاوەکو ئێستا بەرهەمات بی کەسی هێشتا یاریەکە بڵاو نەکرێتەوە نزیکی 8 ساڵە لە بەرهەمێنانە کە بڕیارە لە بۆ پیسی بڵاو بکرێتەوە خوا دەزانی کەنجینە لەبەرەوەی یاریەکە بۆ ماوەیەکی یەکجار زۆر لە بەرهەمێنانە پارەیەکی یەکجار زۆریشی لەسەر بکرێە گەیمەرێکی یەکجار زۆریش پارەی لە بۆ ناردیە نزیکی تاوەکو ئێستا لە بۆ $400 ملیۆن پارە لەنا ئەو یاریە سەرف کرێە مۆدی چیرۆکی یاریەکەی کە بە ناوی سکوادرن 42 یاخود 42 دەڵێت لە کۆتایی بەرهەمهێنانەوە لەوانەیە لە چەند ماوەیەکی دیکە بڵاو بکرێت دەڵێت لە 2020 بێگومان بڵاو ناکرێتەوە بەڵام هەوڵ دەدەن لە 2021 یاخود لە ماوەیەکی نزیک ئەو ستۆریە بڵاو بکەنەوە هۆکاری ئەوەی کەوا یاریە بۆچی وە زۆری پێچوە لەبەرەوەی بەڵێنێکی یەکجار گەورەی هەیە کە دەبتە یاریەکی سایفای خەیاڵ زانستی لە گردون دەبیتن دەتوانانی سواری کەشتێکت بچی هەسارەی دیکە گەیمەری دیکە لەناو هەساران دەدۆزیەوە مۆدی ئۆنلاینی دەبی مالتی پلیەری دەبی مۆدی چیرۆک و ستۆری دەبیتن کە زۆر سەرنجڕاکێشەوە ئەکتەری گەورە تەنانەت هەندێک لە ئەکتەرەکانی زنجیرە فیلمی ستار وارز وەکو مارک هامیلی تێدایە پێشبینی دەکرێت لە 2021 یاریە بڵاو بکرێتەوە نازانم تاوەکو ئێستا یاری ستار سیتیزنتان بینیوە یاخود شێوازی ئەڵفایەکەتان لە پیسی تاقیکردیتەوە یان نا من وەکو خۆم زۆر سەرنجڕاکێشیان بەڵام 8 ساڵ لە بەرهەمێنانە باوەڕ ناکەم وازوش تاوا بکرێت چیرۆکێکی دیکەمان هەیە لەسەر یاری Call of Duty Modern Warfare ئەو یاریە لەگەڵ هەر ئەپدێتێک حەزمی یاریەکە و خەبارەی یاریەکە بەرەبەرە گەورەتر دەبوو ئێستا نزیکەی 225 گیگابایتە لە PC و لە کۆنسۆڵەکانیش 200 گیگابایتی تێپەڕدایە و ستودیۆ ئاکتیڤیژنیش لە ڕایگەیاندکەوە خەریکن لە ئەپدێتی ئەو جارە ڕێگە بە گەیمەران دەدەن هەندێک لە مۆدەکانی یاریەکەی بسڕنەوە بە تایبەتیش لە PC ما هەندێک لە مۆدەکان کە ئیشیان پێینە بیسڕنەوە تاکو خەبارەی یاریەکە تۆزێک بچووکتر بکرێتەوە لەبەرەوەی زۆر لە گەیمەران گلەی ئەوە دەکەن یاریەکە نزیکی 250 گیگابایتی پێویستە چونکە ڕاستە یاریەکە لانە 200 گیگابایتی بەڵام ئەگەر ئەپدێتێکی لە بۆ دێ هەر دەبی 200 گیگابایتیش کەش بەردەست هەبیتن تاوەکو بتوانی ئەپدێتی بکەیتەوە تاوەکو ئینستۆڵ بکەوە یاری مۆدرن وارفەر یەکە لە باشترین یاریەکانی باتڵ ڕۆیاڵی هەیە کە مۆدی وارزۆنە کە زۆر سەرنجڕاکێشە بەڵام قەبارەی یاریەکە بێگومان پێویستی بە بچووکردنەوە هەیە و هەواڵەکی خۆشە بەو کەسانێک کە حەز دەکەن یاری وارزۆن تاقیب بکەنەوە بەڵام قەبارەیان بەدەست نەدەکەوت لە PC لە کۆنسۆڵ لە پلیستیشن لە Xbox بۆیش دڵخۆشم کە پێتان بڵێم لەمە دوا لەوانەیە بتوانین قەبارەی یاریەکە تۆزێک بچوور بکەیتەوە لەوانەیە بیکەیتە 150 گیگابایتێک یا 100 گیگابایتێک کە قەبارەیەکی گونجاوە بۆ یاریێکی مالتی پلیەر دەمە ڕێنگە بزانم کێشە لە بۆ دروست بوو لەگەڵ یاری هیچ یاریەک لەسەر قەبارە یاخود کێشەی قەبارەت هەیە کێشەی هارد درایڤت هەیە یاخودنا لە کۆمنت بۆ چوونی خۆت بنووسە ئەپدێتێکی نوێ بۆ یاری PUBG لە PC خەریکە بڵاو دەکرێتەوە بە ناوی سیزن 9 هەل لەناو وەرزی نوێیەمی یاری PUBG دەبێتن ماپەکی نوێ لە بۆی بڵاو دەکرێتەوە بە ناوی یەکەم ماپی داینامیک لە بۆ یاریەکەی بەردەست دەبیت لەسەر PC کە بڕیارە دواتریش لە بۆ PUBG مۆبایل لەسەر مۆبایلەکانیش بەردەست بی گرنگی ئەو ماپەی لەوەی دایەکەوە بەردەوام کەش و هەوا لە ناو جیهانی یاریەکەی بە شێوەیەکی زۆر ئەنتیکە دەگۆڕێ بۆرم نە کاتێک بۆرم لە شێوازی تیزەری ترێلەکان بوا بە دیادەکەیکەوە لەو ماپەی بورکان هەبیتن وەروە سووتان و ئاگر و تەرتیبات هەبی دەڵێ هەر کاتێکەوە گۆڕانکاریەک لە شوێنەکان ڕوودەدەنە ناوەڕاستی یاری تەواوی ماپەکە گۆڕانکاری بەخۆیەوە دەبینی و ئەو ماپەش تاوەکو ئێستا تەنیا بەچەند تیزەرێک شێوەکەی ئاشراکرایە بەڵام بە فەرمی لە چەند ڕۆژی داهاتوو بە فەرمی تەواوی ماپەکە دەبینین گەیمپڵەی یاریەکەی دەبینین
ماپەکە بزانین لەسەر PC ئایا دەتوانێت یاری PUBG Mobile دووبارە قیت کاتەوە چونکە ئێستا لە PC PUBG Mobile وەزی خراپە لە پاش هەموو یاریە ئۆنلاینەکانە مەڵتیپلەرەکانە دەمەیە ڕێنگۆ بزانم پێتان وایە ئەو ماپە نوێیە دەتوانانی PUBG لە PC هەڵسێنیتەوە یان یاخود زیادکردنی ئەو ماپە لە بە مۆبایلی PUBG Mobile دڵت خۆش دەکە یاخودنا لە کۆمنت بۆ سونی خۆتان بنووسن. هەواڵەتشم هەیە لە بۆ گەیمەرانی Rainbow Six Siege کەوا یەک لە کارکتەر هەرە بەناوبانکانی یاری Rainbow Six Siege بەنای تاچانکەیە کە زۆر خەڵک بەکاری نانی لەبەرەوەی کارکتەرەکە زۆر بە قورسی دەجوولێت تەنانەت بوو بە میمەک و یاخود کارکتەرێکی کۆمبیدی خەڵکینیان دەتوانین بەکاربین لەبەرەوەی زۆر بە قورسی دەجوولێ بەڵام هەندێک تایبەتمەندی هەبوو کە تەنیا لەسەر ئەو گونجاوە. وەروە ستودیۆ Ubisoft ڕاگەیان خەریکن دوو تایبەتمەندێکی نوێ لە بەو کارکتەرە زیاد دەکەن و هەروەها ڕێگە بە گەیمەران دەدەن بەکارهێنانی چەک و ئەسلیحەی تاچانکای تۆزێک ئاسانتر بکەن هەر LMG بەکاردێنێتن کە چەکە زۆر قورسە خۆشی زۆر بە قورسی دەجوڵێ بەڵام شێوازی بەکارهێنانی چەکی تۆزە خێراتر دەکرێت وەروەها گرنەی لانچەرێکی دەدەنێ کە پێی دەنێن شومیکە لانچەر ئەو لانچەرە گرنەی دەواتە گرنەی دەتەقێنی قومبەلەی دەتەقێنی کە لەوانەیە بە سوود بیتن و هەروەها ئەو کارکتەرە تاچانکە دەتوانانی بە سیلاعەکەی خۆی کە سیلاعی LMG پێە دەتوانانی دیواری سۆفە دیواری نەرم بشێنیتن و بستە ناوی کە ئەوەش تایبەتمەندیە کە لەوانێت تەنیا لەسەر ئەو کارکتەری بەتەواوەتی جێبەجێ بکرێت. دەمەوێت ڕێنگۆ بزانم یاری Rainbow Six Siege کردی یاخودنەوە کارکتەری تاچانکە تاقی کردیتەوە یان نا یا لە کۆمنت مناقەشەی خۆش با دروست بکەین. ئەپدێتێکی نوێ لە بۆ یاریەکی PC بەردەستدەوی بەناوی Insurgency Sandstorm کە یەکە لە یاری تاقیکەرە فەرست پێرسنەکان کە تەنیا جەماعەتی PC ئەوانە گەیمەری PC حەقیقینە زۆر حەز لە یارە فەرست پێرسن شوتەرەکانە لەوانەیە ئاگاداری ئەو یاریە بن کە یاریی زۆر سەرنجڕاکێشە بەڵام کێشەی تەکنیکی یەکجار زۆرەوە ئێستاش کە ئەپدێتێکی 1.8 لە بۆ بەردەست خستی هێشتا کێشەی تەکنیکی دیکەی بەجێ هێشتێ لەسەر ئەو ئەپدێتێ گەورەترین گۆڕانکاریەکان بێگومان دەستکاریکردنی سکوپە دەستکاریکردنی ستاتسی وەپنەکانە چەکەکانە نیشانەگرتن و وەروەها هەندێک گڵی ژناو یاریەکەی هەبوو کە گەیمەرانی PC دەیانتوانی بە کیبۆردەکان و ماوسەکان ئەنجامی بدەن زۆر باسانی کەشوهای یاریەکەی پێبگۆڕن و لە مەساعاتی خۆیان یاریەکە کۆتایی پێبینن. گەیمەرێکی زۆر داوا دەکە Halo 5 لە ناو لیستی Master Chief Collectionی ئەو نوێ کە بڵاو دەکرێتەوە لەوە PC لەوی بەردەست بخرابە بەڵام ستودیۆی 333 ئیندستری کۆمپانیای مایکرۆسۆفت ڕاگەیاندکەوە Master Chief Collection ئەو کۆلکشنە نوێی کە بڵاو کرا لە بۆ یاریەکانی Master Chief تاوەکو Halo 4 تێدا Halo 5 تێدا نابی تاوەکو ئێستا هۆکارەکەی بە فەرمی نازانین لەبەر چ Halo 5 لەناو ئەو کۆلکشنی تێدا نیە بەڵام بە بڕای من هۆکارەکە ئەوەیەکەوە مایکرۆسۆفت دەزانی Halo 5 یاریێکی زۆر گەورەیە زۆر بەناوبانگە گەیمەرێکی زۆر لەوانێ پارە بەو یاری بدا نەک لەناو گەیم پاس داوڵانی بکە بۆیە یاریەکەیان ڕاگرتووە لەوانێ ساڵی داهاتوو بەجیال بۆ گەیم پاسی زیادی بکەن وەکو ئەوەی بە گەیمەران بڵێن ئۆکەی ها Halo 5مان زیاد کردێ لە بۆ خۆتان گەیم پاسی بکڕن. مایکرۆسۆفت ڤیدیۆیەکی نوێ بڵاو کردەوە لە بۆ یاریەکەی خۆیان کە ئێستا زۆر عندیکێ بڵێ یاریەکەی خۆیان لەبەرەوە یاری Fallout ئێستا خاوەنەکەی کۆمپانیای مایکرۆسۆفتە کە پێشتروانە بوو بەڵام سەیرەکە دەڵێم یاری Fallout خاوەنەکەی کۆمپانیای مایکرۆسۆفت ڤیدیۆیەکی نوێیان بڵاو کردەوە کەوا نیشاندانی جیاوازی FPS لەسەر Xbox One X و یاخود Xbox One و Xbox Series S کە کۆنسۆلە بچووکەکەیە لەسەر Xbox One بێگومان یاری Fallout 30 فریم زیاتر نادە FPS لۆکە لە 30 فرێمی بەڵام لە Xbox One S 60 فرێمی دەبینین بە ئاسانی 60 FPS دەبینین و لە دیمەنەکان پیشان دەکە یاریەکە چەندە بە نەرمی کار دەکات لەسەر کۆنسۆلە نوێی کە هێشتا یاریەکە ئەپدەیتیش نەکرایتەوە هیچ ئۆپتیمایزێکی لە بۆ نەکرێت گەر بێت و یاریەکان ئەپدەیتی Xbox Series لە بۆ بێتن هێشتا FPSیان بەرزتر دەبتەوە کوالەتیان جوانتر دەبی لۆد تایمەکەیان باشتر دەبی تەنیا سوود لە هێز و توانایەکەی Xbox Series S وەردەگریتەوە ڕاستە گرافیکی GPU-ەکەی زۆر بەقوت نییە بەڵام SSD-ەکەی و ڕامەکەی و بەگشتی تەکنۆلۆژیەکەی ناوی دەتوانی وا لەو یاری فاڵاوتی بکە بیکاتە 6 فرێمی بەردەوام حەقسەکردن لەسەر 6 FPS یەکێک لەو یاریانەی کە گەیمەرێکی یەکجار زۆر داوا دەکات لەسەر PlayStation 4 یاخود لەسەر PlayStation 5 6 FPS ما بداتێ یاری Bloodborne بۆیەش گەیمەرێک هەڵسە لەسەر PlayStation 4ی jailbreak کراوەتە هاردەکەیان jailbreak کردیوەتە بەشەیش نایاسای دەتوانن یاری لەسەردا بڵێن چۆن آیفۆن و PlayStation 3 jailbreak دەکات کاتی خۆی هەستا یاری Bloodborne هاک کردیە و پارچەکان یاریەکەی کردیتەوە و توانێتی 6 FPS لەسەر PlayStation 4 بەردەست بخە کە
پەرەپێدەرەکانی داوەکوێستا نیانتوانیوە یاخود دەیانتانی بەڵام نیان کردە 6 فریم ئەو گەیمەرە توانێتی یاری بڵاتبۆرن بە 6 FPS لەسەر پلیستیشن 4 بەردەست بخات بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی پەرەپێدەران لە ڕێگەی ئەپدەیتێک ئەو کاریان لە بۆ گەیمەران نەکردی ئایا کێشەکە چییە یاخود دەیانەوێت لەسەر پلیستیشن 5 6 FPS بە گەیمەران بدەن وەکوی بڵێ پێیان بڵێن ها ئەو پلیستیشن 5 ئەو 6 FPS ئایا خەتایەکە لە سۆنیە یان خەتایەکە لە پەرەپێدەرەکانە کەس نازانی گەورەترین هەواڵی ئەو ڕۆشن بێگومان لەسەر کۆمپانیا ڕۆکستارە کە ستودیویەکی نوێی کڕیە بە ناوی ڕوفیان ناوی ستودیوەکەشیان گۆڕێکریتیانە دەندون ناوەی سەیری هەیە ڕاستە بەڵام بە شێوەیەکی سوپرایزش تقریبان ئاشکرا کرا لە بەرەوەی یەک لە ڕۆژنامە نووسەکان سکرینشۆتێکی کۆمپانیای هەموو ئەو ستودیوانی ڕۆکستاری دانابوو نووسرا بۆ ستودیۆ دەندون ستودیویەکی نوێ دواتر ڕۆکستاریش یەکسەر لە پاش قسەی ئەو ڕۆژنامە نووسەی بە فەرمیڕاگەیاندکەوە ستودیۆی دەندون ستودیۆی ڕوفیانە کە پێشتر هەیڵۆ ماستەر چیف کۆلێکشنیان بڵاو کردەوە و یاری کۆلێکشنەکەی کراکداونیان بڵاو کردەوە کە ئەو ستودیە کاریان تەنیا ئەوە بۆ تاوەکو ئێستا چەندیارەکی کۆن بێکەوە بە شێوەی کۆلێکشن ڕیماستەر دەکەن یاخود ڕیمێک دەکەن و پێکەوە بە کۆلێکشن بڵاوی دەکەنەوە جا پرسیارە گەورەکە ئەوەیەکەوە ئایا ڕۆکستار ئەو کۆمپانیای کڕیە لە بەرەوەی بەنیازە هەندێک لە یاریەکانی GTA ڕیمێک بکە یاخود ڕیماستەر بکە بە شێوەیەکی نوێ بڵاوی بکاتەوە چەند دەنگویەکەم لە ماڵپەر ڕێدت بەدەستکەتێکەوە ڕۆکستار بەڵێ بەنیازە چەند یاریەک ریماستەر بکە یاخود ڕیمێک بکە بەڵام کامە یاریە نازانم و ئایا ئەو دەنگوی ڕاستە بێگومان نازانی بەڵام 100% دەزانینکەوە ڕۆکستار ئەو ستودیۆی کڕیە لە بۆ دووبارە بڵاوکردنەوەی چەند یاریشی نوێی GTA یاخود ڕیمێککردن یەک لە یاریەکان یاخود ئەو کۆمپانیاژێتە ناو ستودیۆی ڕۆکستاری تاوەکو بەرەمێنان GTA 6 خێراتر بکەن دایانە زووتر بڵاوی بکەنەوە وەکو مافیا دیفینیتیڤ ئەدیشنێکی لە بۆ GTA 3 بڵاوکاتەوە کە زۆربەی شتەکان لەوێ دەستی پێکرد یاخود لە بۆ GTA ڕەسەن GTA 1 بڵاوکاتەوە دیفینیتیڤ ئەدیشنەکە دووبارە ڕیمێکی بکەنەوە ئەو ستودیۆی لەوانەیە بتوانێت و کارەی بکە دوو بۆ چوونی سەرچیم هەیە یاخود دوو تێڕوانینم هەیە لە بۆ ئەو کڕینەوەی ڕۆکستاری لە بۆ کۆمپانیا ئەوەیەکەوە یان ڕۆکستار GTA 3 بە شێوەی دیفینیتیڤ ئەدیشن ڕیمێک دەکاتەوە بڵای دەکاتەوە ساڵەشکە چکە شتەکان زۆربەی حازرە تەنیا پێویستیان بە گۆڕانکاری هەندێک مۆدلی کاراکتەرەکانە چکە دەنگەکەش حازرە ئەو کۆمپانیای هاتیە تاوەکو بەرەمێنانی GTA 5 خێراتر بکەن ڕۆکستار دەیەوێ لە ماوەی 2 ساڵی داهاتوو یاری GTA 6 بڵاو کاتەوە لە بەرەوەی گەیمەران زۆر لە ڕۆکستاری ناڕازینەوە ئەروە پلێر بیسی GTA 5 تۆزێک لە دابەزین ئێستا خەڵکی وەکو پێشتر GTA 5 ئۆنلاینەکەی ناکەن GTA ئۆنلاین ناکەن لاانەیەک لە دوو هۆکارانەبی دەمێ ڕێنگە بزانم پێتان وایە کامە هۆکارە کە ڕۆکستار ئەو کۆمپانیای کڕیتەوە ئەو ستودیۆی هینایتە ناو ستودیۆیەکانی خۆی لە بۆ بەرەمێنانی GTA 6 کە لەزانین بە فەرمی سەر ڕۆکستاری چەسەر GTA 6 دەکە یانیش لە بۆ دووبارە بڵاوکردنەوەی یاریی کۆنی ڕۆکستاری یاخود دروستکردنی کۆلێکشنەکە لە یاریەکان کۆنەکانی ڕۆکستاری دووبار بڵاوکرد دەمێ ڕێنگۆ لە کۆمنت بزانم خۆشەویستانم براوەی ئەو هەفتەیەشم ئەو هاوڕێ خۆشەویستە دەبێت کەوا لە هەموو شوێنێک فۆڵۆی کردبووم واروان نامەشی لە سناپچات لە بۆ ناردم و پیرۆزبایی لێ دەکەم لۆبردنەوەی $10 ئەوەی خۆشەویست دەتوانن ببنە براوەی $10 ڕێگاکە ئاسانە لە دیسکریپشن دامنایە هەم ڕێگاکان فۆڵۆ بکەن دەتوانانی ببێ خاوەنی $10 ئەویژەوەیە لامە سوشەڵ میدیا فۆڵۆم بکە نامەیەکم بۆ بنێرە بەسەر هەردوو چاوم سکرینشۆت دەکەم و نادەوە ناو تیر و پشکەکەی ئینشاڵڵە تۆش دەبێ خاوەنی $10 دەتوانین سود لەو پارەی وەگری مەبەستی بەخشینی ئەو پارێش تەنیا بۆ ئەوەیە ئێوەی خۆشەویست بتوانن سودێک لەو پارەی ببینن کە من دەست دەکەوی ئەوی خۆشەویست بتوانن لەناو یاریەکان سەرفی بکەن لە بۆ خۆتان $10 خراپ نیە دەتوانانی یاریش پێ بکڕی گەیم پاسی پێ بکڕی پلیستیشن پلاس پلیستیشن ناو ئەوانە هەموو سەدان یاریان تێدا دەتوانی استفادەی لێ بکەین واروە هەفتانە من لە پیجی ژیریش لایڤ ستریم دەکەمەوە دەتوانین لێژ لایک پیجەکە بکەی فۆڵۆی بکەیت پێکەوە لایڤ ستریم یاریەکان تاڵقی داهاتوو بەرنامە سفرێک ژیری تا پێنجشەمەی داهاتوو کاتژمێر 12 نیوەڕۆ تاڵقی داهاتوو خواتان لەگەڵ خێرا گێگای زۆر بێسنوور ئۆفەری گەورە داشکاندنی بێوێنە تەنها فاسلینگ هەیەی وەک هەمیشە داشکاندنێکی گەورە لە فاسلینکەوە بۆ بەشداربووانی ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی ئەپلیکیشنی فاسپەی دەتوانیت سودمەندبی لە داشکاندنی لە 125 لە کاتی پڕکردنەوەی کارتەکانی فاسلینگ پاکێجی مینی 1 گیگابایت ئینتەرنێت بەدەست بێنە تەنها بە 2500 دینار 2 گیگابایت تەنها بە 3750 دینار 4 گیگابایت تەنها بە 5000 دینار پاکێجی مەمناوەند کارتی 12000 15 گیگابایت کارتی 15000 30 گیگابایت کارتی 20000 6 گیگابایت پاکێجی بێسنوور دەتوانیت بێسنوور ئینتەرنێت بەکاربێنی بە کارتەکانی 29000 و 39000 و 69000 هەر ئێستا ئەپلیکیشنی فاسپەی دابەزێنە و هەژماری خۆت دروست بکە و تەنها بە پڕکردنەوەی کارت لە ڕێی ئەپلیکیشنی فاسپەی بەسە بۆ کڕینی پاکێجەکان ئەپلیکیشنی فاسپەی لە هەردوو سیستمی iOS و ئەندروید بەردەستە بۆ پڕکردنەوەی هەژماری فاسپەی سەردانی بنکەکانمان بکە یان کلیک لەسەر نزیکترین فرۆشیار بکە لەناو ئەپلیکیشنی فاسپەی دواتر نزیکترین فرۆشیار لەسەر نەخشەی فاسپەی هەڵبژێرە
فاسلینگ تۆ خێراترینی.